زانکۆی سلێمانیە کە بە زانکۆی دایک ناسراوە. لێرە مامۆستا و فەرمانبەران گەواهیدەری ڕۆڵی بەرچاو و کەمیۆنەی ڕەوانشاد نەوشیروان مستەفان لە بنیادنانەوەی زانکۆکەدا لە دوای ڕاپەڕین و دروستبوونی حکومەتی هەرێم. من بەداخەوە خۆم نەمتوانیوە ڕێبازی ژیانی خۆم ینی بڵێن ڕێبازی سەرەکی ژیانە هەڵبژێرم مەگەر بەدەست خۆم وایە حەزمەکرد ببوومایە بە مامۆستای جامعە. خەمخۆری نەوشیروان مستەفا بۆ بنیادنانی دامەزراوەکان بە تایبەت ناوەندە ئاکادیمی و ڕۆشنبیریەکان بەلای مامۆستایانی زانکۆوە جێی ستایشە بۆ دۆخی ئەو کاتە. کە تروسکایی زۆر کەم بوو کە ئیمکانیات زۆر کەم بوو کە حتا ستافمان زۆر کەم بوو ئەو کاتانە کاکنشوان جگە لە ڕۆڵە لۆجستیەکەی ڕۆڵە سیاسیەکەی لەگەڵ ئیدارە و ڕۆڵە ئیداریەکەی بۆ دروستکردنەوەی زانکۆ ڕۆڵە علیمەکەی خۆشی لە ناو زانکۆک مامۆسایەک بەردەوام حزوری هەبوو بەردەوام جێبگە پەنجەی بە سەرخستن و گەشەپێدانی ڕۆژ لە دوای ڕۆژی زانکۆکەوە دەرەکەوت. جگەی خۆیتی زانکۆ سلێمانی بەردەوام یادی کاکنشوان بە بەرز ڕابگرێ هەوڵ بکا بە ناوێەوە مناسەباتی بۆ بکە سەمیناری بۆ بکە. بەهۆی ئەوەی زانکۆی سلێمانی لە سەردەمی ڕژەمی بەعزدا بوو بۆ ناوەندێک بۆ لانکەی شۆڕش دەسەڵاتی ئەو کاتی بەعز بە ئامانجی پەکخستنی زانکۆکە زانکۆی سلێمانی گواستەوە بۆ هەولێر و ناوی گۆڕی بۆ زانکۆی سەلاحەدین تا لە دوای ڕاپەڕین و لە ساڵی 1992دا لەسەر دەستی چەند کەسایەتیەک و بەسەر پەرشتی ڕاستەوخۆی نەوشیروان مستەفا جارێکی دی زانکۆکە لە سلێمانی دامەزرێنرایەوە. دیارەکانشان خۆی ئەو باگراوندا فکری نووسینەی نووسەرێکی دیار بۆ کەی بووە ئەو باگراوندەوەی کردو هەمیشە بە خەمی کای ڕۆشنبیریەوە بێت کاوی زانکۆ و خوێندنەوە بێت بە تایبەتی لەو سەردەمەیە کە فەراغێکی ئیداری دروست بوو لە ناوچەکە بۆی کە حکوومەتی عێراقی فەرمانبەرانی خۆی کشانە بۆ دابوو دەستگا ئیدارەکانی کشانە بۆ زانکۆی سلێمانی توانی ڕۆڵە بجێڕێ چ لە پێگەیاندنی مامۆستا بۆ ناوەندەکانی خوێندن چ لە پێگەیاندنی کادری ئیداری بۆ بەڕێوەبەردنی سیستمی ئیداری ناوچەکە. ئەمەش ئەتوانین بڵێن بە فەزلی یەکێک لە فەزڵە کەساتەکان کە فەزلی بەسەرشێتەوە کاکنشوان و جگەلەوەش خۆی وەکو مامۆستای زانکۆ هاتە ناو زانکۆ بەردەوام بوو. نەوشیروان مستەفا جگەلەوەی ڕۆڵی بەرچاوی هەبووە لە دووبارە بنیادنانەوەی زانکۆی سلێمانی هاوکات هاوکار و پاڵپشتیکارێکی بەردەوامی ناوەندە زانستیەکە بووە. ئەمە جگەلەوەی خۆشی لە ساڵی 2001دا وەک مامۆستا لە بەشی ڕاگەیاندنی زانکۆکە وانەی وتۆتەوە و ئێستاش لە کتێبخانەی گشتی زانکۆکە کتێبە چاپکراوە و بڵاوکراوەکانی نەوشیروان مستەفا وەک یەکێک لە سەرچاوە زانستیەکانی بوارەکانی مێژوو زمان و ڕاگەیاندن و ئەدەبیات بەکاردێنرێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.